سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە. زۆر خۆشحاڵم بە بەرنامەیەکی تایبەت بە یارمەتی هاوڕێنی هاوکارم هاتوونێتە خزمەتتان سەبارەت بە دوایین پێشهاتە نوێەکان لە سووریە و بارودۆخی ئێستا لە ڕۆژاوای کوردستان. هەرو خۆتان ئاگادارن لە 27 مانگی ڕابردووەوە هەیئەتی تەحریر الشام گروپێکی توندڕە و بناژۆخواز لەگەڵ گروپەکانی هاوشێوەی کە نزیکن لە خودی تورکیا و بە پاڵپشتی خودی تورکیا هێرشێکی فراوانیان کردە سەر شاری حەلەب و شاری حەلەبیان داگیر کردواتر هەر بەوەشنەوە ستا و بەرەو حەما پێشڕەویان کردو و دەستیان بەسەر شاری حەماشتاگرتو و ئێستا کە ئێمە لەم بەرنامەیەدا لەگە خزمەتتان داین دەبینین کە پێشڕەوەکانیان ڕوو بە شاری حۆمس هەروە بەردەوامە. لەلایەکی تریشەوە ئاگادارن کە هێرشەکان بۆ سەر ڕۆژاوە لەلایەن گروپە تند ئاژۆ و بناژۆ خوازەکانی نزیک لە تورکیا و بە پاڵپشتی خودی تورکیا هێرشەکانیان دەست پێ کرد بۆ سەر ڕۆژاوای کوردستان بۆ زۆریشی پێنەچوو کە خودی تورکیای فاشیستی داگیر کرد ئەویش هێرشی سەر ناوچەکان بۆ سەر ڕۆژاوای کوردستان دەست پێ کردووە. ئێمە لەم بەرنامە تایبەتدا دەمانەوێت لەسەر دوایین پێشهاتەکانی ئەم دوایانە لە سووریە و بڵین بارودۆخی ئێستا لە ڕۆژاوادا هاتوینەتە خزمەت بەڕێز کاک فەتحوڵڵا حسەینی نێونەری خۆبەڕێوەبەری ڕۆژاوا کە زیاتر لەسەر ئەم بابەتە قسە و باسی زیاتر بکەین و زانیاری زیاتر وەرگری. بەڕێز کاک فەتحوڵڵا ئەم کاتت باش زۆر سپاس دەکەین بۆی کە داوەتی ئێمەتان قبوڵ کرد بۆ ئەم چاوپێکەوتنە. زۆر سپاس بۆی وەش بخێراتن. زۆر سپاس دەکەم کاک فەتحوڵڵا با لێرە دەست پێ بکەین. زۆر کەس دەیەوێ بزانێ ئێستا لە سووریە چ خەبەرە ئەم پێشهاتە نوێی ئێستا لە سووریە ئەم شەڕ و ئاڵۆزی و پێکدادانەکە ئێستا لە سووریە لە هەرادایە ئەسەن چاوەڕوان کراوە بوو لە سووریە چی دەبزرێت؟ یعنی بەڕاستی پێش ئەم ڕووداوانە بڕاستی خۆتان بزانن کۆنگرێ 22 ئەستانە هەبوو. ئەستانەژی وەکو وڵاتین گەرانتۆر بۆ کریزە سووریا تورکیا و ئیران و رووسیا دیارە هیچ ڕێکەفتنێک بینیان نەبوو، هیچ مەخرەجاتێکی ئیجابی لە بەرژەوەندی تورکیا بەن نەبوو. خۆتان زان دەستەی تەحریرە شام یەک لە ئەو دەستەکانی تورکیایە و تورکیا بخۆی کردووە و داعمی لۆجستی بۆی دابین کردەوە و سیلاحی قورسی پێداوە. لەبەر ئەوە ینی وەکو مقایەدەیەک کە ئەتوانی بنامەیەکی بگینە مۆسکۆ کە ئێمە ئەتوانم نەخشەیە سووریاتێکی بدەم، نامەیەک بۆ ڕێژیما دیمەشق کە ئەمە چەند ساڵە ئەردۆغان لاولا بۆ ڕەجا دەکەی لەگەڵ بەشار ئەسەد دانیشتە سەرۆکی ڕێژیما سووری و ئەتوانی موساڵەحەیەکی بینی دیمەشق و قرار بکە بەڵام ئەوژی هیچ سەرکەوتنێکی نەهێنا و ئەو بەهێزبوونە پەیکەیە ئیران هەندێ ڕۆژئاوای چەمێ فەرادە بڕاستی و ینی دەستوەردانەوانی زیاتر و کۆنتترۆڵاوان بوو. شاری حەلاب و ئەو ملیشیەکانی کە هەنە لە دەوروبەرێ دێرە زۆر ینی ئەو ترازوویە هێزبینی ئیران و تورکیا تۆزێکی لاوازبوونە تورکیا دیار بوو. بەڵام تورکیا لەگەڵ حەوت شاری سووریدا کردگەریە دیار حەز کرد کە پەیکەیە تورکیا بەهێزتر بکە بە قووەتتر بکە نەمازە ئەگەر چارەسەریە سیاسی بێتە پێش ناو سووریادا ئەپێ بریار لای تورکیاژی هەبە ئەبێت تورکیاجی خۆدان بریار بێت چارەسەریە سیاسی. زۆر باشە ینی ئێوە پێتان وایە ئەمە کتوپڕ نەبوو ئەم هێرشەوە زۆر بەرنامەدا ڕێژراو بووە و لە هەلێک دەگەڕان بۆ جێبەجێکردنی ئەم هێرشانە ئێستا. یعنی بەڕاستی پلان هەبوو پلانێک هەبوو کە ئەم عێریشانە ڕووی بدا بەڵام دیارە دیارکردنی سەعەتی دەست پێکردن لە لای تورکیا بوو. تورکیاژی دوای ئەو شکستی ئەو کۆنگری ئەخیری ئەستانە خواست ینی ئەو نەخشەیەن تازە تێنە پێش ئەبێ پەیکەیە تورکیاژی تێدا بێت تورکیا نامازە گدزانە ئێستا ئافرین وەکو کانتۆن داگرکریە و خەڵکی خۆمان زیاتر لە 400,000 پەرابەر کردیە بەڵام ئەبێ پەیکەیە کورداژی بچوو بکە ینی تەغییرێک دیموگرافی لە تورکیا دیارە لە جیگای ئەرتیاح نەبوو کە تاقەتەنیا خەڵکی ئافرین لە ئافرین بێنە شەهبان ئەبێ لە هەر لە ڕۆژ ئاوای چەمێ فەرات هەمیان دەریکە لەبەر ئەواژی
کوردیار ئەنسیاتیفەک لایەوان هەبوو کە خەڵکی خۆ پارێزن بۆ شەڕێکی لە ناو حەلەب نەکەن خەڵکی خۆیمان سیڤیل بپارێزن پێش ئەوەژی کاتی کەوتنی ینی هاتنی دەستەی ڕێزگارکردنی شام بۆ ناو شاری حەلەب یەکسەر یعنی ڕێکخراوێن ناودەوڵەتی هۆشیاریدا کە کورد بەرامبەری کۆمەڵکوژیەکەن لەبەر کاتی دەستەی ڕێزگارکردنی شام هاتە ناو حەلەب یەکسەر ئەو فەسائلن جۆراجۆر کە عایدی تورکیانە و بەوامری تورکیا ئیژەکەن کە لاو شاری عەفرین یەکسەر دەستی پێکردن بە کوشتن و سەربڕینی کورد بەڕاستی ئێمە بەرامبەری کۆمەڵکوژیەک بوون یعنی ڕاستە تش مفاجئ بووم بەڵام عینی کاتژی کاتەکە مفاجئ بوو بەڵام عینی کاتژی پلان هەبوو ئەو پلانەژی لای خودی تورکیا دادرژا بوو ئەبێ کورد لە ئەو شوونانان نامینن ینی پێشتریەوە ئاگاداری ئەم مەترسیانەوە ئەم چاوەڕوانی کە ئێستای و باستان دەکرد ئێوە ئەمانەتان پێشبینی دەکرد یاری حقیقەتەن ئێمە دەزانین دایم پلان لەسەر ئێمە هەیە یەک دوو مانگە دەنگۆی گۆڕانکاری لە سووریەدا هەبوو بەێ ئێمە دایم تورکیا لە چ کۆبوونەوە کە ئامادەبێ ئێمە دەزان پلان لەسەر کووردە لە 2011ەوە دەستپێکی کریزە سووریا کورتێک گەشتن دوایی شەشمە کە ئەو پرۆبلەمەی گەورەیە تااقەتەنیا دژی ملەتی خۆمەنە بەر ئەواژی ئەم دەستەی ڕێزگارکردنی شام لە 2012 ناوی جەبهەتە نوسرا بوو بەرەی نوسرا بوو یەکەم هێریش لە سووریا کردی هێریشی شاری سەرێکانەیە کوردی کردی 2012 و یەکەم شکستی هێناجی ئەو کات هێزە سووریا دیموکراتیک نەبوو تااقەتەنیا هێزە یەپەکێ بوو سیلاحەکی سووک و بەسیط ئەتوانی بوو بەرگری لە خۆ بک و ئەتوانی پرۆپۆگەندە جەبهەتە نوسرا بشکین لە ئەو کاتەوە دیارە حەق دەگلای جەبهەتە نوسرا ماوە بەرەی نوسرا ماوە ئەوە چەند سەرکردەیە خۆشی هاتن گۆڕی خۆدان هەموو دەزان بەرەی نوسرا بەرمای قاعیدەیە بەرمای قاعیدەی و ئیستاژی هاتوونە بە پلانێکی گەورە و بسیلاحەکی قۆرس و دیارە هەندێک ڕێکەفتنی ناودەوڵەتیژی سەر هەمێرەشە هەیە بەر هەموو هێزە ناودەوڵەتی باسی جێبەجێکردنا بریارە 2254 دەکە بەڵام تااقەتەنیا ڕژیمە ئاساد جۆ بە ئەو بریاران نادر بەر ئەواژی سووریا دوای 13 ساڵ ملمەلا ناو شەڕ و ئاوارە بوون و کوشتن دیار بریارێک ناودەوڵەتیژی هەیە ئیدی ئەو ئەطرافین استێراعانی کەسن کە ملمەلانە دەکەن ئەبێ سەر یەک مێز دانیشن سەر یەک تاولە دانیشن ئەتوانی بن گەنگەشەیە مەسئلە سووری بکەن لەبەر یەک لە ئەرماجی سەرەکی بریارە 2254 کە بریار لە خودی سووریا بە نەل دەربەر سووریا بە هەموو دەزان ئەو زنجیرە کۆنگرانی جنێف و ئەستانە سوچی هەمیان فەشەلانی لەبەرگێ کورد دەهاتە فەرامۆشکردن ئالیە ئەمریکی دەهاتە فەرامۆشکردن هێزی ناودەوڵەتی بێ بریار بوو لەو کۆنگرانە لەبەر ئەواژ ئەو کۆنگرانە دایم بۆ ڕۆژهەلاتی جەمێ فەرات ئەتوانی بوو جێبەجێ بەڵام بۆ ڕۆژهەلاتی جەمێ فەرات کە هێزە سووریا دیموکراتیک لەوەی ئەو ڕێبەرەیە خۆسەرەوەی هیچ ئەو بریارانە لەو شوورەنا جێبەجێ نەتکرد لەبەر ئێمە بەشێک نەبوون لە ئەو کۆنگرانە و نەڕایەمە هاتی وەرگرتن و نە پەیکەیە کوردی لە بەرچاو هاتیگرتن و نە ئارمانج و داخوازن لە تەوا کورد لە بەرچاو نەهاتە بگرتن زۆر باشە من مەبەستم بەرنامەی زیاتر دەمەبێ مەسەر بارودۆخی خودی ڕۆژاوە لەم پێشاتە نوێ بەڵام دواترەگە کات بوو بەگشتی باس لە خودی ئەم پێشاتانە کە لە خودی سووری لە ئارادایە باسی یەکەین بابینە سەر خودی ڕۆژاوە ئێستا بارودۆخی شار و شارۆچکەکانی ڕۆژاوە چۆنە و دواتر خودی هێزەکانی ڕۆژاوە لە چبەرە لە چناوچەیەکدا ئێستا لە حاڵی شەڕدا یارە خۆ دزانن ڕێبەبەریە خۆسەر و هێزە سووریا دیموکراتیک هەردووکیانجی سەفەربەری ڕاگەاندرەوە یعنی خەڵکی خۆمان بلەشکەر و بسڤیل 24 سعات ئیش دەنا یەکەم بۆ پاراستن لە خۆمان لەبەر ئێمە دایم دەزانن تورکیا یەک چانسێکی فرسایەک ببینە بۆ ئیریشی خۆمان بکە و ئیریشی خۆمان بکە بەرامبەری هەموو هێزە ناودەوڵەتی و هیچ هەڵوەستێکژی بەهێز بەرامبەری تورکیا دەرناچە یعنی کاتی جۆلانی هاتیە ناو حەلەب تۆپبارانێن تورکیا لەسەر کانتۆنە منبژ نەوەستاوە و چاویانجی لەسەر من بجە کە منبژ لە نەخشەیان ڕێبەبەریە خۆسەر داببرن و نەمینە بەشێک ڕێبەبەریە خۆسەر وەک چۆن لە عەفرین واکردن و لەسەرێکانی و گرێسە پێش واکردن یعنی هێزە سووریا دیموکراتیش ئامادە باشیە دێت قەناعاتی مدە بۆ هەر ئەگەرەکی نەخوازرا و کە تورکیا ئێریش بکە یان چەتەکانی وان ئێریشی هەرێمی خۆمان بکەن لە ئالیکی
هەماهەنگیەکە باش ئەم فترەیە دەلگەل هێزی ناودەوڵەتی بتایبەتی ئەمریکا بۆ ئەتوانی بن فشارێک بکەن سەر تورکیاکە زیاتر مەسئلە سووری ئالوستر نەکە. سووریا تەحملی ئاوارەیەکە تازە ناکە، تەحملی جەنگێکی تازە ناکە و هەموو هێزی ناودەوڵەتی دەزانن کە ئەم وڵاتە نەخشەیەوی دیار بووە لەبەر سووریا پەرچەکراوە. نەخشەیە کۆالیسیۆنە عەرەبی ئیسلامی دیارە، نەخشەیە عەلەویەکان و رێژیمە ئەسەد دیارە و نەخشەیە کوردیژی دیارە کە بناو وەک پرۆژەیە سیاسی ڕێبەبەری خۆسەریان بە هێزی ناودەوڵەتی لە ئەو واقعات تێبگەن کە هێزە سووریا دیموکراتیک ڕێبەبەری خۆسەر ئەتوانی بۆ خەڵکی خۆ پارێزن، جوغرافیا خۆ پارێزن و نەبوونە هێرشکار هێزەکە هێرشکار سەر سینۆری تو وڵاتی و بتایبەت تورکیا کە تورکیا دائما ادعا دەکە ئەمانە خەتەرن لەسەر ئەمنی منی قومی و پرۆپۆگەنداک دەکە ئەمانە ینی نەبەشەکەن چارەسەری سیاسی بە پێچاوانەوە کورد دایم بەشەکەن چارەسەری سیاسی و قەتعا نابن بەشێک ژە ئالوزیە کە ئیستا سووریا تێدەی. زۆر باشە ئاماژدان بە خاڵێک کرد کە زۆری لە چاودێرانیش ئەم احتمالە لێ دەدەن کە نەخشەیەکی نوێ ئەگەردا بڕژێتەوە لە سووریا ئەم سێ بەشەیەکە بەڕێستان باسان کرد، بەڵام ئەمە دەبدانرێ بۆ ڕۆژان و مانگانی داهاتوو کە زین چەندە محتەمل هەیە. هێزەکانی ڕۆژاوا تا ئێستا فقط بەرگریان کردووە، ینی پێشڕەوی نەکراوە. دواتر دێمە سەر حتمما بۆچی تا ئێستا خودی ئەمریکا کە خۆی بە هاوپەیمان دەزانێت لەگەڵ خودی ڕۆژاوە تا ئێستا هیچ جوڵەیەکی نەبووە. بەڵام با بێمە سەر خاڵێکی زۆر گرنگ کە ئێستا زۆر کەس لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەبینەوە زۆر ناخەژێنیشە، ئەم کۆچ و ئاوارەکانی خەڵکی کوردستان کە لەو ناوچانی کە مەترسی گیانیان لەسەر بووە، ئەو ئەزمونەی کە بۆ خۆت باست کرد کاتی داعش ئەزمونێکی تاڵ و ناخەژێن بووە، دواتر ڕێڕەوێکی ئەمنیشان دروست کرد بۆ ئەوی کە ئەو خەڵکانە لەوێ کە گیانیان لە مەترسیدایە بێن هێنا بڵین ناوچەیەک پارێزراوتر. ئەو ئاوارانەیە کە ئێستا پارێزراون لەو ناوچانەدا هیچ شارگەلێکن، دواتریش تا ئێستا دۆخیان چۆنە، ئایا هیچ یارمەتیەکی نێودەوڵەتی گەیشتووە پێتان ئامادەکاریە کراوە بۆ ئەوە لە بواری خزمەتگوزاری ئەگەر دەکرێت لەسەر ئەمە زانیاریمان کردی؟ يعني قطعا چەند جارە خەڵکی مە پەنابەر بووە شەڕی عەفریندا، شەڕی سەرێکانی شەڕی گرێ سپیدە، هیچ هێزێ ناودەوڵەتی یارمەتیە ڕێبەبەریە خۆسەر نەداوە. ینی بارێکی گران سەر ڕێبەبەریە خۆسەرە، ینی تا ئێستا ئەوارەکانی کلشنگار ڕای کردووە، ئێستا کامپەکانی دەوروبەری قامیشلۆنە هیچ هێزەکە ناودەوڵەتی یارمەتی نادووە. خەڵکی کۆمان کە عەفرین دو هاتبوون پەنابەر بوون بۆ کانتۆنی شەهبا، هیچ یارمەتی بۆوە نەهاتیەکردن. خەڵکی مەگەل سەرێکانی و گرێ سپی هاتن چەند کامپەک ڕێبەبەریە خۆسەر لە دەوروبەری شاری حەسەکەی بەوان چێکرد، تا ئێستا هیچ یارمەتیەک نەداوە. بەڕاستی هەسەدا یەکسەر دوای ئەو شەڕە بە دوو ڕۆژ ئەتوانی بۆ کۆلیدۆرێک بکە لە شەهبا بۆ تا بگەێنە تەبقا و من بەش، بەڵام چەتەکانی تورکیا ئێسەر ئەو کالیدۆرە دایخستن. دەزانی بۆ ئەوەی خەڵکێمە بڕەنگێکی هێمن بێنە شوونی خۆ لە هەرێمی خۆمان لە شارەکانی تەبقا و ڕەقا کە لەژێر سیبەرە ڕێبەبەریە خۆسەرن، بەڵام لەگەڵ ئەواژی پەیوەندیان قەسەدە و هەوپەیمانان باسی دەکەن بربەست دروست بوو ینی لەو کاتەدا، ینی هەبوو ئەو کلیدۆرە بەڵام داخرا بوو، داخرا بوو کلیدۆرێکی درێژە ئەبێ لە شەهبا بێتە حەلەب، لە حەلەبەوە بڕۆ بۆ من بجوە بۆ تەبقا. بەڵام ئێستا بزەماناتی ناودەوڵەتی پەیوەندیان قەسەدە و ئەمریکا ئەتوانی بوو ڕێگایەکی ئامن بەرەنگێکی هێمن ئەتوانی بنەقلی بکەن، تا ئێستا زیاتر لە 150,000 هاتن ناو شارەکانی تەبقا و ڕەقا و ئێمە پتامانە ڕۆژێن دەهاتوو دژی دوای تقریبا نزیکی 250,000 ماون، ئەبێ ئەواژی بڕەنگێکی هێمن بگینن لەبەر وەکو گەنگەشەیە کە هێزە سووریا دیموکراتیک لە گەردەستەیە تەحریری شام کردووە، ئەبێ نابە ڕوبەڕووی کوردەکان ببن، سەواء سیڤیل بوون یان هێزی خۆمێن هێزین عەسکەری کە هەنە ئەو هێزەیە بەکەی و هێزا ڕزگارکردنە عەفرینە، نابە هیچ ڕوبەڕوونەیەک بینیان ببە. ئەمەجی وەکو گەنگەشەیەکە نەڵێ تێگەشتنەکە و نەڕێکەفتنەکە بڕەنگێکی کاتی تا ئێمە ئەتوانی بن ئەو خەڵکی خۆ لەوێ هەمیان بگوازێنە شوونێکی ئارام. لەبەر ئەگەر تو سێری نەخشەژی بکە هەندێک پرۆپۆگەندا لە ئەو چەند پارتیەمەی کوردی هەن بناوی ئەنجومەنیان نیشتیمانی کوردی و
تركيا أبي أو خلقانا شوني برون طبقة ورقبة بقيرونا وعفرين عفرين دستي تشتكان دي دستي تيروستكان دي أمانة شر كردكان وهو همو فيديوهات ورسم كان بني هميا أو تشتكان مو كعيد تركيا أبون سبريني خلقي وقومان دكرنو وريلي وان دكرتنو يعني آزاري زوري عندها يعني براسي إساجي بصدان كاس دزگیر کردنه يعني بو نتواني بقريونا وعفرين يعني جي بقرينو برون شعبا برون كهردو شاري طبقة ورقة يعني ما جي بلانك بو خاصة روي وان سبي بكن روي او دزقاين كبنابي خير خوازي لوينا وهندك روي تركيا سبي بكو وشرعيتك بدن او فصائل عمشات وحزار نابي جورا جور بو شرعيتك بدوان بو مانوان العفرين يعني قناعات من امر ودانا رجاك جيبك أبو أو هيزن بياني كلناو سوريا أنا ببيانو ببي يارمتي بو شيلو بيل هاتنا أبي أوانا جي سوريا دما كان يزيد بجيبهن. كاك فتح الله إجماريكي دروست لا أوارا كان هي تا استاد شنكز أوارا بون هلبد عندي كمل تركم ملاتي كان الميديا فرمي كان دا ليبينين زيادة ل 100,000 كسيان بناس كبدو بلام پێم باشە لە زمانی خۆشتانەوەی بیستم دیارە خەڵکانێکیشان کە خۆشتان ئاماژدان پێدا ئێستاش ئەوان لە مەترسیدا و نەیانتوانیوە تا ئێستا بێنە شوێنە پارێزراوەکان حتا لە خودی حەڵەبیش پێما بە 2 گەڕک لە شاری حەڵەب تاوجگەی بزانم پێما خۆشتان لە بەرنامەیەکی میدیاییدا ئاماژتان بۆدا کە لە خودی حەڵەب زیاتر لە 500,000 کەس کوردی لێیە ئەمانە ئێستا دۆخیان چۆنە يعني وكو آوارا وكو كسنجل كامباكاني شهبابون إما حزدك إنه بقوازن بو شاري طبقة ورقة نفوسيان 400,000 كس. بله. آماري أخيرة أما 400,000 كس 150 استاجشتونة رقة وطبقة 250,000 معون. 250,000. هر أوانا جي بقوازنوا. هندا كان بريار لايوانا خوي هیچ شبكة لشاريني أجر شعباب من باب منن بلا ليتيجشتنك جهة كأمانة بين باراستن هیچ يعني روبروي هیچ كم بوجيك نبع يعني دو جركي خارجين من هي الحلب كأوجي أشرفية وشيخ مقصودة راس زيادة ل 500,000 كسن أو أنا خلقي رسني حلب من كردن بلا خلقي رسني حلب أو أنا ركفتنجي سروان هي كهيش كسك نزيكي أوان نبا بيشتر دعوا كرن هزا يبكا للان كام هزا وبرقري دكرين هزا يبكايا هزا يبكايا بلا من البرق أوان بهيج هزا كالشكري لوي نبا استا يبكا بشيوي بناوي أسايش أوان دي باريزا وامجي تواو يعني بويا بريار وأسايش لوي وان باريزا أم خلقانا خلقي رساني حلبا لهمو محافظي حلب بو يعني هي برون وبين وكسجي تدخل الإشيوان نكا كاك فتح الله أمر لقصكاني برز مظلوم عبديش دابو ك خودي أم هيئتي تحرير الشام كبوخشي جروبيكي تندرو بناجو خوازة بلان قويا إما أوان خوتان كانالكتان هي لقل خودي تحرير الشام وكو قفتوقويك ليك تيجيشنيك يعني بجورك أيوة مترسي زياتر لبرانبر أوانو نابين بلان مو جروباني ديكا كنزيق دا تركيان وخودي تركيا بالبشتيان دكات أم كانالا لكيوا هبوه يعني أما كان لك تبلي لي تيجشتن أما مناقشات بين إخوان وأوانا يكا هيج بوشايك لشهرين مقدروس ببا أجر أوان لنا بنيان قصد لنا وتداعش لداوي بلى لبر داعش يستعمل مطرسية كجوري وداعش يستعمل بادية السوري وتدور بري تتمر يعني خوجالك ديكا تنظيم أكو خطرية كجورية ولبر أواجي أو تعبئات جشتي كقصدين راجيان بو هم شر يعني بو روبروبوني داعش وأتواني بو خباريز برانبري هالشكاني تركيا يعني أولي تيجشتانا براستي أبيت بيجين راستا 2012 برای نصرة لیسته تیرور دبو ودوای اوجی دسته تحریر الشام استاج لیسته تیرور دایو هزی ناب دولتی جی دزارگ امد لیسته تیرور دایه بلام
ام شري هان ديارة بو ركفتنا كهيز الناب دولتي سريك الشري أخير با بو جب هيزن يعني أو أطراف استيراد ناب سوريا باسي شارع سريع سياسي بكني أفلازية كجورا لرجيم دمشق بو هيش ركفتن قبول نذكر هيج إنسياتيف لا ونبو زيادة للشهر صالة شهدين ريبا بريا خسر لدمشق قفتو جود كان بسر برشتيا روسيا وبوكويا كأمريكي بلام بشار أسد ند هذا سرخط والبر أواجي أمريكا قلت أولى وزبونا أسد وباشكشا وأميريش دستيا رزقار تحرير الشام لبرجس يعني أسد بس طاقتنيا بالبشتيا خبر روسيا وإيران كردبو أبي روبروي ملتي خبايا أبي انسياتيفك ناخوي دندري سوريا ذهبا بلام ديارة أو أفلازية أو عقليتها بحسيئة بشار أسد قبول نذكر كان تواجدي قبول بك شارع سريع سياسي قبول بك أو تعددية سياسي قبول بك يعني أولاي أو نبو هذا دائم لبيري بوك روسيا بالبشتي وإيران بالبشتي ودي هيز العسكري وان هيا وأبي إما جالك دي ملتين سوريا أو بروجين هاي هميان برو خيرو بقارين شارشوا قناغا بيش 2000 ويازا واجي محالة أو سوريا برام همو منطقة كان أو شكا برام باري غوران كارياشن قناعتي من سوريا أما تصعيد العسكري أخيرا أو شارسرية سياسي بشوية كي بآراوا كهمو نتوين سوريا استفادة كلي بكن يك نتوى حكم بك ويك طائفة حكم بك ويك سوبا يكي طائفة حكم بكم أبي شراكة سياسي واقعي همو أو ملت سوريا أتواني بريكا فان لسر يعني شارسرية كسياسي كهيمني لنا سوريا درس بها كاك فتح الله أهل ودوخي استادا بيوندي كانت لقل خدي حكومة مركزية بلين خدي بشار أسد شون بوت هستا هيش رأيك أفتري ما سياسي قال أسد الإسا فقط إذا كان سوريا فقط برقريان كردو هيش دخلتي كان لا أمهرشنا كروزوري اللي شاودران دلن باشترين كار أما بو كاستاخوان تداخل نداوة بم شرا يعني براسي ما معني نين بروشونا كي دي شربكين إما هذا سوريا ديمقراطية كزيادة الحفتة صد هذا يبكيه معني إما نتواخب بارزة جغرافيا خب بارزة خلقي خب بارزة همو بيكاتين رشيا باكورو جلاتي سوريا بارزة أوان ادعاء دكان سوبايا كأسد هي بس سوبايا وان بيواني وان قال موسكو باشا قال طهران باشا بأخويا يعني هو بيمانية كوان هي بأخويا برجري الخويان بكن يعني إما ما دائما قلتي أجر سر أسي لشكري بإما أتوان تعامل قال أسد بكن سر أسي سياسي تعامل قال أسد بكن بلام أسد دائم دخواست برنجكي أمني أو لهي تعامل قال كردان بكن كردان جي أمشي ويا قبول نذكر إما ما تقول برا اللي تيجيشتنا كباشا بإما بعد استوركي ناخوي سوريا بنوسن برام إيوان دروشتن وروسيا دقولتي لا بعد استورك بنوسن بس رجيم با وبوسيون عربي إسلامي با ودا روسيا جرانتور با وتركيا جرانتور با كرد فراموش ببن كل جدوايا هم ضريبة دانية وهم تضحيات دانا وجارك دي فراموش بقدر قطع الله كردان جي قبول كذنيا يعجب لي ورا با سوبايا هذا سوريا ديمقراطيك بشكل جيزة كطائفي هذا سوريا ديمقراطيك راس درجة سدي حفتا كردن بلا عرب جيتي هذا تركمان تهانا أرمني تهانا سوريان تهانا هذا كتيكلا يعني هذا كتيكلا راس كرسي برشتيا مسائل الاشكالي وسياسي لكن بلا بيكاتين دي شريكي خوما بريار السياسي أوجي السوريان وعرب وتركمان حتى نيوير دير الزور يعني دير الزور بدأس كردا وشاركي سنة نشينا وقطعا حتى بروجي كرداجي قبولنا كن بلمنا شارن قبول بكن لبر بروجي كا بو هيمنية بو باراستنا نبونا قطعا هذا سوريا ديمقراطية كنا بكن نبونا إيش بشكج أو ناكوكيا كان ناخوي سوريا هاي أو نبونا بشكج كببن إيريشي شوني بكن كأولا نشوني وان راس ما هذا سوريا ديمقراطية ما وهذا بري جري كردن لخوي والنقشة خوي سياسي والخلق خو بيكاتين باكور جلادي السوري يعني بركان ورزبند السياسي كان استادياري كراون بله دياري كراون قناعاتي مد أم بويرن دراماتيكي ومتسارع يعني وقتها هاني كدستيا تحرير الشام
وەکو هەرێمەکە سنی ڕسمەکە بله ئەو هەرێمی سنی عربی کە دایم لێرەژی لە عێراق مراهەنە دەکرد دروستی بکەن بەڵام فەشەلانی لەبەر ئەوە ئیستا دخوازن هەرێمەکە لێ دروست بکەن هەرێمی کوردی هەنا هەرێمەکە عەلەوی بۆ عەلەویەکان دروست بکەن خۆ سووریا لە 1922 چار وڵات بوون چار دەوڵەت بوون یعنی دەوڵەتی عەلەوی بوو سنی بوو و دەوڵەت دیمەشق بوو دەوڵەت حەلەب بوو باجارێک دی سێ دەوڵەت بوون و ئەم جارە دەوڵەتی کوردی لێ زیادەکردن زۆر باشە کاک فتحوڵڵا خاڵێکی زۆر گرنگ کە ئەمڕۆ لە قسەکانی بەڕێز مەزلوم عەبدیشدا بوو جێی مەترسیشە ئەو بەندکراوانەی داعش کە لە لای ئێوە لە بەندی خانەدان چیان لێ هاتووە ئێستا ئایا مەترسی ئەوەیان هەیە مەسەڵەن کە ڕەهابن یا هەڵێن و مەترسیەوە هەیە کە چەک هەڵگرن دژ بە ڕۆژاوە یعنی چەک هەڵگرن نا بەڵام دایم ئارمانجی تورکایە ئەو دیلانە ئەو چەتەکان ئەو داعشەکان ئەو تێرۆستەکان ڕێزگار بکە و چەندین جار ئێریش کردە تورکیا ناو کامپێ هۆ لە سژنی سیناکە هەموو تێرۆستی داعش لەوەیە بەڵام تا ئیستا سەر سێ محاولە کرد هەر سێ محاولەجی فەشەل هێنا قەناعەتێ بدە چی بکەن نەتوانن کەسێک لە ئەوانە ڕێزگار بکەن مەگە محکەمەیەک بۆ وان دروست نەبە ئەوە بریارە ڕێڤەبەریە خوا سەرە محکەمەیەک بسەوان لە ناو سووریا بە یان لە دەروەی سووریا بە ینی تورکیا ئامانجی فقط ئەم چەند ناوچەی کە داگیری کردووە نیانەی ئامانجە سەرەکیەکەی ینی هیچ کەس و لاواز بوون و لە ناوبردننی خودی ئەم سیستمی خۆبەڕێوەبەری ڕۆژاوایە ئەمە ئەرمانجی سەرەکی تورکایە نەمانە ڕێبەبەریە خۆسەر لاوازکردن هێزە سووریا دیموکراتیک دابران دبێنە هێزە سووریا دیموکراتیک و هێزە ناودەوڵەتی یعنی هیچ دەستکەفتی کووردا تورکیا قبولی ناکرد 2011 دۆسەیە سووریا سیاسی کردووە دەستی خۆی بۆ ئەگەر چێکەفتنێک سیاسی ناو سووریا ببە کورد بێ بەش بن بەڵام کوردانژی دیفاکتۆیەک بۆ خۆ دروست کردیە و سەراستی لەشکریژی هەماهەنگیە و باش هەیە و سەراستی سیاسیجی پەیوەندیوانی باش دروست بووە سەراستی دیبلۆماسیژی پەیوەندیوان باش بووە قەناعەتێ بدە تورکیا هەموو چەکی خۆ بکارهێنا تورکیا زیاتر لە ئەوە نەتوانێت پێ بکرێت یعنی ئێستا ڕاستە هەرەشە دەک و ژێرخانەیەمە هەر فترەیەک دکە ئارمانج و ینی حەزەکە ژیان نەمین و خەڵکێمە دەربەدەربن قەناعەتێ بدە سیلاحی ئەخیر تورکیا بکار هات تورکیا زیاتر لە ئەوە نەتوانێت شتێک بکە مەگە تورکیا ئەگەر چارەسەریە سیاسی هاتە پێش احتیمالە بریارێک تورکی جەبەل تورکیا لە 2011 ئۆپۆزیسیۆنە سیاسی و لەشکری عەرەبی و ئیسلامی لای خۆ بخۆیەکە و گەل ئەواژی هەمویان فەشەلانی ئێستا جۆلانی جیهات هەر ئۆپۆزیسیۆنە کە تورکیا بخۆی کرد بوو ژێر سەفر لەبەر ئەوانە نەسەر ئاستی سیاسیمان نەسەر ئاستی لەشکریمان جۆلانی هات نەخشەیەوان هەمویان تێکدا تەواو ئەمە پرۆژەی هەیە ئەمانە پرۆژەیان نییە ئەمە پرۆژەی هەیە اقلیمەکی سنی چێکەمە پرۆژەیوان سەربڕینە کوشتنی خەڵکە و دزینە و غەنائەمە و تشتی دیکە نییە کاک فتحوڵڵا با بێمە سەر دەور و نەقشی چون خۆتان ئاماژدان بە ئەم وڵاتانەدا کە ساڵانێکە لەم ئەویان کردوتە گۆڕەپانی ململانەی بەژەوەندیەکانی خۆیان دەور و نەقشی ئەمریکا ئیسرائیلیش تەنانەت و خودی رووسیا بەگشتی لە سووریەوە تایبەتەن لەگەڵ کورد لە ڕۆژاوە چوونە یعنی بڕاستی پەیوەندی کوردان لەگەڵ رووسیاجی باشە لەگەڵ ئەمریکا سەر سعیدێ لەشکری باشە لەگەڵ بریتانی لەگەڵ هێزە ناوپەیمانان فەرەنسییان باشە بەڵام سەر ئاستی سیاسی بڕاستی تا ئێستا نەخشەیە چارەسەریە سەد هەندری سووریا هەمیان دیاری نییە دیار نییە ئایا ئەم وڵاتە چییە فیدرالیە تعددیە حکومزاتیە ئەم هەرێمن کە دروست ببن ئێستا بڕاستی واقع ئەم یەک لە سنوورەکانە کە ئەقلیمەکی سنی هەبەیەکی عەلەوی هەبەیەکی کوردیە بەڵام ئایا یعنی نەجاحەت ئەهێنن ناهێنە ئایا چارەنووسێ ئەسەد ئێستا کاتی هەموو هێزە ناودەوڵەتی باسە لیستا تیرۆر دەکەن و بەخسە دەستەیە تەحریرشان دەکەن وەکو هێزەکە تیرۆری تێواتەیە هەن کە ڕێژیمی دیمەش تا ئێستا شەرعیەتی ماوە تا ئێستا ڕاستە پێکەیە رووسیا بچووک بووە ئێران زۆر بچووک بووە و سوپای ئەسەدی زۆر لاوازوی بەلەمەر تا ئێستاژی هێزن عەرەبیژی و هێزە ناودەوڵەتیژی هیچ دەرباری ئەسەد و چارەنووسە ئەسەد و چارەنووسە ئەو کەسانێک کە دیمەش حکوم دەکەن ئایا ئەلتەرناتیڤیان چییە ئایا نەخشارەیە کە هێزن سیاسی هەندێک سووریا کورد بن عەرەب بن ینی چی داوای چ ئەکەن تا ئێستا چارەسەریە سیاسی هیچ دیار نییە لەبەر ئیرادەیە ناودەوڵەتی غائبە ئیرادا ناودەوڵەتیش قەناعەتێن بینی رووسیا و ئەمریکادەیە تا ئێستاژی و هەموو دەزان تشکی شارەوە نییە کە سووریا دابەشکراوە بینی نفوزی هەرێمی نفوزی رووسیا و هەرێمی نفوزی ئەمریکی ئەم ڕووداوانەی ئێستا دەدا هەموو لە هەرێمی نفوزی رووسیا زۆر باشە کاک فتحوڵڵا
ئەمریکا تا ئێستا هیچ جوڵەیەکی نەبووە. ئێوە پێتان وایە معاملاتێک لە نێوان خودی ئەمریکا و بڵین تورکیەدا هەبێت بۆ ئەو شوێنانی کە تا ئێستا داگیری کردووە هیچ کاردانەوەیکی نەبووە تا ئێستا؟ بێدەنگی وە چاودێریکردنی لە دوورەوەی ئەمریکا چی دەگەێنێت؟ يعني تركيا عفوا امريكا بۆ خۆ سێراکە یعنی خۆ ڕێککەوتنێ ئەمریکا گەل تورکیا هەبوو کاتی هاتە شاری سێرەکانی و گرێسپی داگیر کرد ڕێککەوتنی رووسیا و تورکیا هەبوو کاتی هاتێ کانتۆنی ئافرین داگیر کرد یعنی تورکیا ئەمریکاژی ڕاستە خۆت بینە هاوپەیمانی هێزە سووریا بەڵام فشاری ویژی سەر کورد هەنە یعنی شەرت و مەرجە ئەمریکاژی بەرامبەر کورد هەیە ئەمە لە 2020ەوە ئەمریکا فشار دەکات کە خیتابە کوردی یەک بە تا ئێستا ئێمەمە ئەو شەرت و مەرجی ئەمریکا جێبەجێ نەکردووە بەڕاستی یعنی هێزێنمەی کوردی هەنە لە دەروەی ڕێبەبەریا خۆسەرن دەروەی نەخشا ڕێبەبەریا خۆسەرن بە پێچاوانەوەژێ ئێستا ململانە لەگەڵ تورکیا دەکەن وەکو هەوپەیمان و دژی نەتەوا خۆشی ئیشەکەن و بەیانامەژی دژی خۆمان دەردەکەن بەڵام ئەگەر ئێمە ئەتوانی بوون کە وەکو بەشێ گەرانتۆر وەکو نەخشەیە گەورە ئەتوانی بۆن ئێوان حەمێز بکەن و ئەتوانی بۆن بینن ناو دەستگای ڕێبەبەریا خۆسەر و نەجاحەتە دیالۆگا کوردیمە بکردایە ئێستا بڕاستی هەلوەستی ئەمریکاژی بەرامبەرمان ڕۆم با و ئێستاژی هەر خەریکە ئەمریکیژ و فەرەنسیژ و بریتانی سەرخەتن ئەبێ هەلوەستا کوردی وەکو نەتەوە داوای چاکرد تاقەتەنیا پرۆژێ ڕێبەبەریا خۆسەر بەش ناکە نەخشەی ڕێبەبەریا خۆسەر هەموو نەتەوە و پێکاتێن باکوور و وڵاتی سووری خۆ دەگرێت ئایا ڕۆژئاوای کوردستان داوای چاکە کورد داوای چاک وەکو نەتەوە ئەبێ کورد خیتابەوەی سیاسی هەبە کورد خیتابەوەی سیاسی چییە داوای ملەتێ کورد وەکو نەتەوە چییە نەخشەیە مەلک و تاکویە قۆنەخشەیەمە ڕێبەبەریا خۆ سەر تارە قەومن بجە ئاخر قەومن بن شاری عەرەبینە شاری کوردی نین ئەمە مەحالە بێ نەخشەیە ڕۆژئاوای کوردستان ئەبێ ئێمە هەندێک تشت ئەمریکا داوالمە ئەکە ئێمەژی ئەبێ ڕۆم بن ئەو مەسەلانە ڕاستە جنەرال مەزلوم عەبدی هەولی زۆر داوە توزانن ناکۆکیە کوردانژی زۆرن بەڵام ئێمە حاجەتی تەوافقەکەن کە ناوخۆیی کورد ئەو هێزن کوردی هەمویانی خیتابیان هەیە لەبەر ئەگەر چارەسەریە سیاسی هەدە پێش نمەسەلە سێ ئەقالیمەن خۆ ئەو ئەقالیمانە ئەگەر دابەش بن ئەمێ کورد ناو ئەو نەخشەیە پەیکەیەوان ئەبێ پەیکەیەکوان هەبە ئەو پەیکەیەژی نەتاقەتانیا ئێمە ڕەسم دەکەن ئەبێ هەموو هێزن کوردی ڕەسم بکەن ئێمە چاڕوان دەکرد یانی سۆز هەبوو کە لە ئەم فترە نزیکەیە ساعت صفر تحدید بە و دیالۆگا کوردی دەست پێ بکرد 3 ساڵەوە 4 ساڵ وەستاوە 3 خاڵمە یەک تاوا کرد دخال ماوە ئەگەر ئێمە دەست پێ بکەن قەناعەتی مێ زووش تەوا بکەن بەڵام ئەم ڕووداوانەیە ئەخیرە کە هات بڕاستی چارەک دی ئەو دیالۆگا غایب زۆر باش من پرسیارێک مەگەر بکرێ ئەمان بە کورتی چون پرسیارێکی گرنگترم هەیە ئەم پێشهاتنەوەی کە ئێستا لە سووریەدا ئێستا لە عەرەدایە ئەمە هەمان ئەم زنجیرە شەڕی کە لە غەزەوە دەستی پێکرد دواتر هاتە لوبنان و ئێستاش لە سووریەدایە ئەمە هیچ پەیوەندیەکیان هەیە پێکەوە چون خۆشتان ئاماژتان پێدا لە قسەکانتاندا دیارە خودی رووسیا بۆ نێو شەڕی کە لەگەڵ ئوکراین هەیە ناتوانێت لاوااستر بووە جێگە و پێگەی لە خودی سووریەدا و ئێرانیش لە دوای 7 ئۆکتۆبرەوە زربەیەکی زۆر قورسی لەلایەن ئیسرائیلەوە بۆ بەرکەوتووە هەم بۆ هێزەکانی نیابەتیەکانی و هەم هێزەکانی خۆی کە لە سووریەدا بوونیان هەیە یعنی بەڕاستی هەموو بێرەکان تێکارە بەلێ لەبەرگە نەتەنیاهۆ پێش ڕووداوەکانی 27 مانگی ڕابردوو یعنی لێ دوانێکی ئەشکەرا بوو ڕوون بوو یعنی کە ئێمە یعنی شەڕێ لە لوبنان و غەزە هێمنەکەن و گۆڕەپانی سووریا و عێراق گەرمیەکەن ئەمە شەکی وازح بڕوون بوو یعنی هەموو تەوافقاتی ناودەوڵەتی سەر ئەم شەڕە هەیە ڕاستە پلانێکی دوور و درێژی هەبوو بەڵام دیارە هێمنبوونی گۆڕەپانی لوبنان و غەزە واتەیە گەرمبوونی گۆڕەپانی سووریا و عێراق و ئەوە لە ئارادەوە یعنی ئەگەر ئەم شەڕە ئیستا لە سووریا هەیە نەهێتەوە بۆ عێراق و بەغداد و دەوروبەری احتیمالە قۆناغین داهاتوو دەبێت لەبەر پلان هەیە پلانەکەی نەخشەیە ڕۆژهەڵاتە ناوین بگەرن و دیارەژی مقایدات بینی ئەمریکا و رووسیا هەیە کە رووسیا ینی بە شێوەیەکی بەهێز نەهاتە ناو ئەو شەڕێکە ئێستا دەستەیە تەحیرشان دیکە لەبەر رووسیا ئەگەر بزانی بە مقایدات نییە و لێ تێگەشتن بینیوان و ئەمریکا نیە قەنەعاتی من کاتی کە ئەم فەسائلانە لەشکری کاتی لە ئیدلب دەرچوون کە معقەلی خۆیانن کاتی لە ئیدلب دەرچوون رووسیا ئەتوانی بوو
يعني هميان تصفية بك بلام ديارة ركفتنا كابو تابين سراقة بدو بين حلب وبوحما وإستا حمص واحتمال بيان يجبرونا بدير الزور بلى. يعني وأمره أردوغان جيقوتي أما أرمانجان دمشق يعني وقتها تواو دمشق كبدستيان قبل قناعاتي من طالما ايوان بروني دلين اما وكو جغرافيا منتا دير الزور اما اجا ديار ريكفتن ايوان لقال امريكا شكي رونترا يعني ليقل روسيا كاك فتح الله لا اقري روخاني بلين رجمي بحثي سوريا وقتها بشار اسد ايوا دهاتوي كرت شون دبين لا روجاوا كشبين بي يعني ما بشك جنخشيا سوريا وما دعوي برشبونا اخاك سوريا نكريا ارمانجن كرديارا تأسا بروجيك لايوان هي او بروجي هاني اگر سوريا همو استفاده لي بك اتوان او بروجي بين اگرنا بروجيك ابو باكروجلات سوريا ما كنا تواكرزي ما في ما هي حقوق مهنه نخشيا ما هي ابي ما في نتوا مجي بباراستن ما نتوا دو من راست زماني ما ابي زمانك يفرمي ابي شريكي بريال سياسي بن دمشق ما نين فرا مشكل ابي حزار نحسد بشتو دائما نفرا مشكل والضريبه جورا بو برگری کردن لبرخاکی سوریا همیان کردی دانا بنا بی کرد ایستا من نالم بعد اشتی بکن با ایم استحقاق خو کنه تو ورگرن و پروژه ما سیاسی جی هيا و هیزا که کردی جی هيا اتوان برگری خو بک و ایم دائم تکذکن که ایم نابن بشک ج برجبونا سوريا ونابن بشك جي او من الملانية مذهبي طائفي كان لك هريم سوري ده هي ما بشك جي منيا سوريا ودبين بشك جي بو تشارسريا سياسي كما في ملتي ما بيت بارست كاك فتح الله من جوابي برسيارم جوان باروني ورنبرت اگر او جوري كخوتان اماشتن بدا اردوغان تيتي امان جيان خودي دمشق باشا اگري روخاني ابدات و كوتنا يعني ده صلاة كي تسر دست مثلا ام هيزا تفندرو بناجو خوازانا قشبين بداهات في كرد يعني بروانا كما او هيزن تدرا وكان اتواني بكن حكم دمشق بكن اگر وابايا دواي ششمان الكريزة سوري ام تدرا وكان دروشتن دمشق حكم ذكرن بل الترناتيفي اسد نبو ياك دوام توافقاتنا دولتي لسر اسد هبو دواي كيشيا كردي لقل مالي اسد نبو اصلا بروبلما كردي لقل طائفة علوية همية نبو اما بروبلما مد عقليتها بعسيدة بو كأو منظومة استخباراتي تندري دمشق حكم ذكر يعني او بروجرام عمل قال او سياسات استثنائيه كدر حق ملتي مده هاد كرن اوقات قناعات مد راس مالي اساس كيشيا او مساله ذكر بلا كيشاوان طاقتني قال كل نبو بقدر كيشا علويا لدهندري سوريا قال سنه يعني اگر بروبلم كرد وبعث براورد بك بروبلم بعث وسنه ابن الشارع حماد حشتا ودود ويراني كرن يك شاري جوره هميان ويران كرن لبرق اخوان المسلمين اللي يحكم ذكر بلا بروبلم وان تجي كردان نبو يعني بين هريم كردي ويران بكون تيكي بدون وملتي ما همو زندان بكون مدار بدر بكون راستا سياسات نشوفيني برانبر كرد هاتا كرر وكو يعني التجريده بتحزار المالبات كردي جنسيه سوري بوك دنيا بدون دري هل بجارتن دو بيجا كردان دري سوريا دان ديار بنفوسيا وان كيمبا او مثلا كمبرا عربي كحر شارك هر جندكي كردي جندكي عربي نموذجي بو خلكن عرب دروستي كرك او خلكنا هميا لرقه هنا بون يعني ديموغرافيا سوريا كردستان سوريا رجاباي كسان هاتا غوارتن بلا نب او شويه كتب لي او حقدا بعسي زوري برانبري كردان هبك وكومل كوجي بكر وكل العراق او جي بعسو امج بعسو بلا بعسي سوريا تنتو على برا ولد قال بعسي عراق راسته يعني بعثه نفسي عقليته او يعني خصوصيه انا تواكر هذا في سوريا هاتبو باراستن براستي يعني هاتبو باراستن بلام او سياسات نيوان دهندك بروجي ديجي كردمون يعني كرد قناعات مد دقونا غدا هاتو ده دواي جوهرين اگر رجيم اسد ما نما بعث ما نما منظومه استخباراتي ما نما كرد او ما في خو ورغره
کورد محاله بگەڕێتە چارچەوە پێش 2011 ئەگەر نا کورد مصرە کە ئیوی جغرافیاوی هەیە کار بپارێزە و لەبەر ئەواژێ لەلای ئەوی دایم بڕیار هەیە کە بەرگری خۆ بکە لەبەر بەرگریکردن واتە من بەرگری لەبەر نەخشەیە خوا بکەم دوای هەموو تەضحیات و دەریبەت ئێمە جارێک دی بگەڕین ببن بەشێک ژە هەموو بڕیارات استثنایی و دەوڵەتە مرکزی حکم لەما بکە قطعا و تشتانە ڕوونەدە و کورد و نەتەوامە درۆژاوای کوردستان و سەرکەوتوو دەرکەوێت. لە قسەکاندا دیارە گەشتبین و زۆر نیگەرانی ئەم دۆخەستان کە هیوادارم هەرواش بڕاتە پێش. کاک فەتحوڵڵا چاوەڕوانیتان ئێوە لە هەموو بەشەکانی کوردستان لە ڕۆژهەڵات لە باشوور لە باکوور چیە تەنانەت بڵین لەگەڵ لە حیزبە سیاسیەکانیشیان؟ یان بڕاستی کوردێمە لە حالەتێکە ئاوارتە دەرن بڕاستی 2011 دەبێت حالەتێکە ئاوارتە دەرن دایم ئێمە پێویستیەوە بە هێزن کوردستانیە سەوان لە باکوور بێ یا باشوور بێ یا ڕۆژهەڵات بێ کە هەلوەستەکە بەرامبەر استحقاقی خۆمانە وەکو کورد وەکو نەتەوە هەلوەستێوان ئیجابی بە بەرامبەری پرۆژایەمە بەرامبەری ئەو تەضحیاتێک کە نەتەوا مەدانیە لەبەر سەرکەفتنە هەر نەتەوامە لە چ پەرچەیەکی کوردستان بە ئەوە سەرکەوتنەکە بۆ پەرچەکانی دیش کوردستان بڕاستی لەبەرگە ئێمە وەکو سەری هەرێمی کوردستان دەکرد وەکو هەرێمەکە دەستوری بڕاستی ئەوە جگای شانازیە لای ملەتی خۆمان بەر بە خۆینە شەهیدان هاتیە دروستکردن و خۆینە شەهیدان کە نەتەوا کورد هاتیە قبولکردن دەستورە هەمیشەی عێراق بەراوە هەر دەستکەفتێکی کوردان لە کورد بە ئەبێ شانازی پێ بکەن ئێمەجی دایم بە حاجەتی هەلوەستی سیاسی هەموو حیزن کوردستانینە ئەوێ گەل خۆمان ڕازی و ئەوێ گەل خۆمانژی ڕازی. زۆر باشە من هۆی کەمی کاتەوە پرسیارم زۆر هەبوو کاک فەتحوڵڵا بەڵام بەداخەوە کاتەکەمان کەمە زۆرم پێ باش بوو ئەم پرسیارانی کە ئێستاش لەبەردەستم بوو فرسین وە کەمێ ڕوونتر بێتەوە بەڵام ئەگەر لەبیرتان بێدێمە لە چاوپێکەوتنی پێشووماندا خۆ بەڕێوەبەری ڕۆژاوە بڵێن باسێکیان هێنا کە بڕیار بوو مناقشەیەک بڵێن کە لەسەر ئەم بڵێن بابەتێکی دەستوری بۆ سووریا هەرچەند ئێستا دۆخەکەەوە ئالۆز بووە بەڵام ئەمە بە چۆ گەیشت چی دەهات؟ یعنی کورد بەشدار نەبووە لەژنەیە دەستوری کە رووسیا دامەزراندەوە کورد تێدا بەشدار نەبوون و ئەو کۆنگرین ئەستان سوودشی و ئەستانار بۆ فرامۆشن و هەرێ من فرامۆشکرین یعنی کورد نە بەشدارە دەستورە کە تێدا نووسین بۆ سووریا لەبەر دەستور دە حالات استقرار دە تێنووسین ئێمە ناو شەردەنە یعنی معقول نییە ئیران و رووسیا و تورکیا بێ دەستورەکە بۆ ملەتەکانی سووریا بنووسە دەستوری سووریا بێ ناو سووریا بێتە نووسین ئەبێ ئەو هەموو پێکاتەی سووری خۆیان ئەندامیان ئەو لەژنەیە دەستوری هەبە کورد تێدا بەشدار نینە 5 ملیۆن کەس کە لە ژێر نەخشەیە ڕێبەریە خۆسەرن بەشدار تێدا نینە لەبەر ئەواژێمەوە گوت ئەو دەستورە بێتە نووسین با دەستور لە دیمەشق و لە حەلەب بێتە تەطبیقکردن ئێمە لای خۆ ناچەسبینن و لەبەر ئەواژی وەکو ئەلتەرناتیڤ ڕێبەریە خۆسەر هەڵپەیمانیەکە جوواکی نویسیان بمەسابەتدا دەستور بوو کە ئەو دەستورەکە کاتیە ئێمە خۆ بەڕێوەت بن لەگۆر ئەو دەستورە ئێمە معنی نیم بە دەستورەکە لە دەروی سووریا بێتە نووسین و ئیرادەیە ترکی بێتە نووسین بیرەدەتە رووسان بێتە نووسین و بیرەدا ئیرانیا بێتە نووسین ئێمە ملەتێکی قاسر نین کە خەڵک دەستور بۆمان بنووسن ئەبێ دەستور لەناو خودی سووریا خاکی سووریا و حالەتێ استقرار یعنی شەر ناما بە ئێمە ڕێکەفتە بن ئایا ئەم وڵاتە فیدرالیە کۆنفدرالیە تعددیە حکومزاتیە هەرێم من ئاقالی من وەک ئێستا باسی تێگەرن ئەبێ ئەو وڵاتە لەسەر ئەو بنەمایە دەستورەکەی تازە بۆی بتونووسن لەناو خاکی سووریا. زۆر باشەوەکو دوایین پرسیار کاک فەتحوڵڵا ئەم پێشاتنەوەی کێستان لە سووری لە ئارادەیە ئایا پێتان وایە هەر لەوێدا دەبێستێ یا باڵدەکێشێتە سەر وڵاتانی بگێتە وڵات قەنەعاتێ بدە سووریا یعنی ئەگەرە سیاسیەکان پەیکەیەوی جغرافی قەنەعاتێ بدەوێ بگێتە عێراق وساحة لبنان وغزة هدنية 6 ڕۆژ يعني 6 ڕۆژی احتیمال جارێک دیشتر دەست پێ بکە و هەر قەنەعاتێ بە ئیسرائیل ڕاستە هدنە ڕاگەیاندووە ڕاگر بەس بەڵام نەوەستاوە و حەزب اللهژی نەوەستاوە ئێستا حەزب اللهژی هەرەشە دەکە لەگەل لاوازبوونە خۆ و نەماناوان و کوشتنی هەموو سەرکردار تا ئێستاژی لێدوان ئەدر ئەلە ئێمە تێن ناو خاکی سووریا شەر دەکە یعنی ئەمە پرۆبلەما گەورەیە دەسوەردانین ئیقلیمی هەر وڵاتێک دەسوەردانێک دەچوونێکی دیت کردیانی ئەو هەموو ڕۆژهەڵات ئەرەمی بەیەکتر هاتیە بەستن
قەنەعاتی من شەر لە ئەم سێ چوار وڵاتانات بەردەوام بە لوبنان و فەڵەستین و سووریا و عێراق و یەمەن و ئیران تا بزانی بن ئەمریکا چ نەخشەیەکە تازە بەدەستی ئیسرائیل ڕەسم بکە. زۆر باشە، زۆر سپاس دەکەم کاک فتحوڵا بۆی کە ئەم دەرفەتتان پەیدان و داوەتیمەتان قبول کرد بۆ چاوپێکەوتنە سپاس دەکەین. زۆر سپاس ئێوەژی بخێر بن. زۆر سپاس. بەڵێ بینەرانی عەزیز، سپاس بۆیەوەش کە تا ئێستا لەگەڵمان بوون. هیوادارین کە بەرنامەیەشتان بەدڵ بێت و کەڵکی پێویستیشان لێوەرگرت بێت. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.